پەرەسەندنی گوشار لەسەر کۆچبەرانی ئەفغانستانی لە خزمەت چەوسانەوەی زیاتردا. ئەسکەندەر موئمنی، وەزیری ئەمنیەتی وەزارەتی ناوخۆ، ڕۆژی دووشەممە 5 خەرمانان جەختی لەوە کردەوە کە هاوڵاتیە دەرەکیە بەناو بێمۆڵەتەکان دەبێت تا کۆتایی ئەم ساڵ ئێران بەجێبێڵن. ناوبراو هەروەوتی کە چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیانی دەرەکی یەکێکە لە کارە لە پێشینەکانی وەزارەتەکەی و شەخسی خۆی سەرپەرشتی پرۆسەی دیپۆرتکردنەوەیان دەکات. ئامارێکی ورد سەبارەت بە ژمارەی کۆچبەرانی ئەفغانستان لە بەردەستانیە. بەشێک لە بەرپرسان ساڵی ڕابردوو باسییان لە بوونی 8 ملیۆن کەس دەکرد، بەڵام بەرپرسانی ئێستا دەڵێن 5 ملیۆن کەسن. حکوومەت خۆی مۆڵەتی ئیقامەی بە ملیۆنان کەس لەو کۆچبەرانە داوە، بەڵام پۆلیس هیچ بەڵگەنامەیەکی بە فەرمی نەناسیوە و هەرکام لەو کەسانە لە کاتی دەست بەسەربووندا ئەگەر پارەی بەرتیلیان پێنەبێت بەو پەڕی تند و تیژیەوە بەڵگەنامەکانیان لێ دەدڕنێن و ڕەوانەی سەرسنوور و کەمپەکانی دیپۆرتکردنەوەیان دەکەن. زۆربەی هەرە زۆری ئەو 5 ملیۆن کۆچبەرە ژن یان منداڵانی کرێکاری ئەفغانستانی. ئەمە واقعیەتێکی بەرچاوە کە لە تەبلیغاتی ڕەگەزپەرستانەی ڕاگەیەنرە دەوڵەتیەکاندا هیچ کات ئاماژەی پێناکرێت. بەڵام هەر ئەم میدیانە بەڕێزەوە باس لەو ئەفغانستانیە دەوڵەمەندانە دەکەن کە زۆربەیان دوای کۆنتڕۆڵکردنەوەی سەر لە نوێی ئەفغانستان لەلایەن تاڵبانەوە هاتوونەتە ئێران و وەک وەبەرهێنەر ناویان دەبن. خاوەنکارانی ئێران و بە تایبەتی خاوەنکارانی بەشی بیناسازی و کڕین و فرۆشتنی خانوبەرە بەکارهێنانی کرێکاری هەرزان و بێدەنگی ئەفغانستانیان پێ باشترە لە کرێکارانی ئێرانی، چونکە ئەم کرێکارانە هەر لە هەڵکەندنی گۆڕ و بیری ئاوە بگرێت هەتا کاری سەخت و تاقەت پڕۆکێنی بیناسازی، کاری مەزراو، کار لە شوێنە شیمیایی و ژەهراویەکان، کوورەخانە و ناوەندەکانی بەرهەمهێنانی ئاهەک، شوانی و زبڵ کۆکردنەوە بە کەمترین حەقدەست و بێبەشبوون لە سەرجەم مافە یاساییەکان ئەنجام دەدەن. ئەگەر ئەو کرێکارانە لە ناوەندە زۆر نائەمن و مەترسیدارەکانی کاردا گیانیان لەدەست بدەن، زۆر بە ئاسانی و بە ڕاپۆرتی کارمەندێکی بێویژدانی وەزارەتی کار قوربانیەکە بە تاوانبار و خاوەنکار بە بێتاوان دەناسرێن. خاوەنکارانی کەرتە گشتی و تایبەتەکان زۆرتر لە کرێکارانی گەورە و بچووکی ئەفغانستانی کەڵک وەردەگرن لە بری ئەوەی بە قسەی ئەوان کرێکارانی ئێرانی بڕوو بیانوی زیاتریان پێدەگرن و خۆ لە کار دەدەستنەوە. بەڵام سەرەڕای ئەوەش هەر کاتێک ئەو کرێکارانە ناڕزایەتیەک دەرببڕن یان لەگەڵ خاوەنکارەکان تووشی کێشە بن، تەنانەت ئەگەر حەق بە کرێکارەکەش بێ بە بیانووی نەبوونی ئیقامە و بەڵگەنامەی فەرمی بە خێرایی هەوڵی دیپۆرتکردنەوەیان دەدەن. گەلێک لە ڕاپۆرتەکان باس لە دەست لە تێکەڵاوکردنی خاوەنکارەکان لەگەڵ پۆلیس دەکەن بۆ ئەوەی حەقدەستی کرێکارانی ئەفغانستانی نەدەن. خاوەنکاران پرۆژەکانیان بە هێزی کرێکارانی ئەفغانستانی بەرەو پێش دەبن و هەموو یان بەشێک لە حەقدەستەکانیان گل دەدەنەوە. کاتێکیش ئەو کرێکارانە ناڕزایەتی دەرببڕن، خاوەنکار بە پێدانی بەرتیل بە بنکەی پۆلیسی ناوچەکە هەمویان غافڵگیر دەکات و بەبێ ئەوەی هیچ حەقدەستێکیان پێبدات ڕەوانەی ئەفغانستانیان دەکاتەوە. ڕەهەندەکانی چەوسانەوەی بێبەزەیانەی کرێکارانی کۆچبەری ئەفغانستان لەلایەن خاوەنکار و بەرپرسانی حکوومەتەوە بە تەواوی دەرناکەوێت ئەگەر باس لە چەوسانەوەی منداڵانی کاری ئەفغانستانی و ئەو ئازار و مەینەتیانەش نەکرێت کە بەسەریاندا دەسەپێنرێت. ئەم منداڵانە لەلایەن خاوەنکارە تایبەتی و دەوڵەتیەکانی وەک شارەوانیەکانەوە لە شوێنە نائەمن و مەترسیدارەکاندا کاری قورس و پڕمەترسیان پێدەستپێردرێت. ئەوان وەک یەکێک لە لاوازترین توێژەکانی کۆمەڵگا ئەگەر خاوەن بنەماڵە بن، هاوکار و کۆمەک خەرجێکی بچووکی بنەماڵەکانیانن.
سەختی کارەکانیان زیان و مەترسیەکی ئەو تۆیان پێدەگەیەنێت کە هیچ کات قەرەبوو ناکرێتەوە. هەژاری، نەخۆشی، بێئاسۆیی، ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان، ئاستی نزمی خوێندەواری، بێکاری و فەقری فەرهەنگی تەنیا بەشێکن لەو ئازار و مەینەتیانەی کە بەسەر ئەم منداڵە کرێکارەکاندا دەسەپێنرێت. کۆماری ئیسلامی بۆ گەیشتن بە ئامانجەکانی کە بریتیە لە پەرەپێدان بە سیاسەتی دژە ئەفغانستانی لە ڕاگەیەنەرە دەوڵەتیەکان، تۆڕە کۆمەڵایەتی و هێزە سیاسی و کۆمەڵایەتیەکان کەڵک وەردەگرێت. ئەوان بە چاوپۆشیکردن لە ڕۆڵی بنیاتنەری کرێکارانی گەورە ساڵ و منداڵی ئەفغانستان لە بچووکترین ڕوودا وەک ئامرازێک کەڵک وەردەگرن بۆ چاندنی تۆی نەفرەت و بێزاری زیاتر لە دژی ئەوان. هەرکە ڕووداوێکی دەستدرێژی یان کوشتن ڕووبدات، میدیاکان بەبێ هیچ لێکۆڵینەوەیەک ئەفغانیەکانی پێتۆمەتبار دەکەن. تەنانەت هێندێک لە میدیاکان کۆچبەرانی ئەفغانستان بە هۆکاری کەمی ئاو و کارەبا و بە تایبەتی بەرزبوونەوەی نرخی نانیش لە قەڵەم دەدەن. هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆماڵی هێرشەکانی سەرپەنابەرانی ئەفغانستانیان خۆستۆتەوە و هاوکات کۆمەڵێک ڕاستیشیان سەبارەت بە دۆخی زۆربەی هەرزۆری هاوڵاتیان ئاشکرا کرد. بە گوێرەی زانیاریەکانی ئەوان لە کۆی گشتی دانیشتوانی ئێران 47 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاری و نزیکەی 25% لە ژێر هێڵی هەژاری مطلقدان. بەپێی ئاماری وەزارەتی کار 11 ملیۆن کەس لە دانیشتوانی ئێران سەپەتەی خۆراکی پشتیوانی وەردەگرن. ئەوان بوونی 5 بۆ 8 ملیۆن کۆچبەری ئەفغانستانی بە هۆکاری هەژاری و دۆخی دژواری کرێکاران و زەحمەتکێشان دەزانن. ئەم میدیا و بەرپرسە دەوڵەتیانە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە ئێجگار ئاڵۆزەی کە زۆرتر دروستکراوی دەستی ڕژیم و خاوەنکارەکانە چارەسەرێکی زۆر سادە دەخەنە ڕوو کە بریتیە لە دەرکردن و دیپۆرکردنەوەی کۆچبەرانی بێمۆڵەت و دەشڵێن کە گۆیا ئەمە خواستێکی نەتەوەییە. ئەو ڕاستیە زۆر ڕوون و ئاشکرایە کە کرێکارانی کۆچبەری ئەفغانستان سەرچاوەی ئاوەدانی وڵات و داهاتێکی زۆر بوون بۆ خاوەنکاران و سپای پاسەڕانیش لە شەڕەکان و لەوانە شەڕی سووریەدا بەکاری هێناون و بۆتە هۆی گیان لە دەستانی ژمارەیەکی زۆر و نادیار لەو کۆچبەرانە. پرسیار ئەوەیە کە بەرپرسان و کابینە نوێیەکەی پزیشکیان بۆچی لەم دۆخەی ئێستادا سیاسەتی دژە ئەفغانستانی و دیپۆرتکردنەوەی ئەوانی چڕچڕ کردوێتەوە. واقعیەت ئەوەیە کە ئەم بابەتە بۆ دەسەڵات و خاوەنکاران وەک هەر شوێنێکی تری جیهان بابەتێکی سیاسیە. بەڵام ئەم سیاسەتە لە کۆماری ئیسلامیدا تایبەتمەندی خۆی هەیە. ڕژیم لە دۆخێکی هێندە دژواردایە کە تەنانەت ناتوانێت ئاو و کارەبای خەڵکو و ناوەندە پیشەسازی و خزمەتگوزاریەکان دابین بکات. ئەم ڕاستیە بۆتە هۆی ئەوەی کە دۆخی ئابووری وڵات لە هەموو کاتێک خراپتر بێت. کەواتە ڕژیم وەک هەموو دەستە ڕاستیەکانی جیهان دەبێت بە دوای تۆمەتباردا بگەڕێەوە، ئەویش بێگومان کرێکارانی کۆچبەرن. جێگەی ئاماژەیە کە کابینەی دەستبەتاڵی پزیشکیان ئیتر جێگایەکی زۆری بۆ چاپکردنی پوڵ و قەرز وەرگرتن لە بانکی ناوەندی نییە. وەرگرتنی باج بەردەوام لە زیادبووندایە و ئەگەری فرۆشتنی دۆلاریش لە بازاڕی دراوی بیانیدا زیانی ئابووری گەورەی لێ دەکەوێتەوە. لە هەلومەرجێکی ئەو تۆدا ڕژیم بە هەڕەشەی ناردنی ملیۆنان کۆچبەری ئەفغانستانی بۆ وڵاتانی ڕۆژاوا هەوڵ دەدات گوشارێکی زیاتر بخاتە سەر ئەو وڵاتانە.